دوای هاتنی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا مزگەوتەکان یەکەمین شوێنەکان بوون کە داخران بە پاساوی پاراستنی گیانی هاوڵاتیان و تەندروستی گشتی. بەڵام دوای نزیک با 2 ساڵ لە هاتنی پەتاکە سەرجەم شوێنە گشتی و گەشتیاری و بازاڕ و مۆڵەکان کراون کەچی تاکو ئێستا زیاتر لە 37 مزگەوت لە سەنتەری شاری هەولێر بۆ نوێژی هەینی بەداخراوی ماونەتەوە. کۆرۆنا ئەوە تەواو بوو، بازار ئەو هەموو قەڵەباڵغەیە. مامۆستا و زانایانی ئاینیش نیگەرانن با داخستنی مزگەوتەکان بۆ وتاری هەینی و دەڵێن ئەگەر مەترسی کۆڕۆنا مابێت دەبێت ڕێکارەکان بەسەر هەموواندا جێبەجێ بکرێت، نەک تەنها مزگەوتەکان و نوێژخوێنان. بەشێکی تریشان پێیان وایە بەهۆی داخستنی مزگەوتەکانەوە و بێبەشکردنیان لە وتاری هەینی ئاشتی کۆمەڵایەتی لە مەترسیدایە. چەند جار چوومەتە لایەن پێم وتون نەک هەر من مامۆستایان چوونە مراجعەیان کردووە زۆر کەس. ئەوان هەر قسەیان ئەوەیە ئەڵێن لەبەر ئەوەی کۆرۆنای ئێکاکە کۆرۆنا ئەوە تەواو بوو، بازار ئەو هەموو قەڵەباڵغەیە مەتعام فڵان بڕۆ لە مەتعەمەکان. هەر ئێستا ئەو کورانەی ئێمە ئێواران بڕۆ ڕنگ بێ 1000 نەفەر دابنیشێ لەو سەر کۆڵانە ئەو بەناوی مەتعەم. باش ئەگەر کۆرۆنا هەیە خۆ دەبێ ئەوانە منع بکرێن. ئەو مزگەوتە نازانێت تا ئێستا سەبەبەکەشیمان نەزانیوە بۆچی داخراوە، بۆچی دادەخرێ. بەڕاستی ئێمە داواکارین هەم لە جەنابی مدیری ئەوقاف و هەم لەو لیزنەی کۆرۆنای کە دایخستووە و هەم داواکارین لەو کەسانەی کە دەسەڵاتدارن دەسەڵاتی ئەو شتیان هەیە مزگەوتەکان بکەنەوە، نەکاری مزگەوتی ئێمە بێ، مزگەوتێک نییە دوان نییە. حتا بۆم حیسابەکە ئەڵێم جەنابی مدیر مزگەوت بۆم دێنێ لیستێکم بۆ دەخوێنێتەوە دەڵێن هەر تۆنی مامۆستا. ئەمە چەند جار چوینە بەڕێوەبەراتی ئەوقاف گوتی تەن هیچ لە دەستەمەدانە بڕۆنە پارێزگا، چوونە لای جەنابی پارێزگار لێوێن دەرێ کتابەکیان کردێ گوتیان هیچ شتێک نییە بە ناوی لێژنەی کۆڕۆنا ئێستا کە بێنەوە ئێرە ئێمە مزگەوتەکان بکەینەوە. کتابێکیان کرد لە بۆ وەزارەت کە بەدەستی خۆم کتابەکەم هێناوە لە بۆ وەزارەت کە ئەنگۆ کێشەی مزگەوتەکانی خۆتان بە خۆتان چارەسەر بکەن. کە هاتیمە لێوێن دەرێ پێم گوتینە کاکەمە کەینە مڕاجعە بکەین وەڵامی کتابەکەمان دەوێت هەم لە بۆ قەنەعەت پێهێنانی خەڵک بشارمان لەوە دەینی دەڵێن بڕۆ مانجی یازدەوەرەوە هەروها ینی بەبێ تەوقیت بەبێ دانانی هیچ بەرنامەیەک. پەیام پەیوەندی کرد بە وەزارەتی ئەوقاف تاکو و هۆکاری داخستنی مزگەوتەکان بزانێت، بەڵام وتیان پەیوەندی بە ئێمەوە نییە. یەکەتی زانایانی ئیسلامیش لەبارەی داخستنی مزگەوتەکانەوە دەڵێت پەیوەندی بە ئێمەوە نییە. لای خۆشیەوە بەڕێوبەری تەندروستی هەولێر دەڵێت زۆربەی شوێنەکان کراون. ئەگەر شوێنێکی وەکو مزگەوت یاخود هەر شوێنێکی تر داخرابێت ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی با وەزارەتی ئەوقاف و وەزارەتە پەیوەندیدارەکانەوە هەیە. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە وەزارەتی ئەوقاف ڕاستەوخۆ ئاگاداری داخستنی مزگەوتەکانە لە شاری هەولێر. زۆربەی زۆری شوێنەکان ئێستاکە هەمووی هەرکراوەیە وەکو لیژنەی باڵا و بڕیارەکانی لیژنەی باڵا ئێستا زۆربەی شوێنەکان کرایەوەیە بە تایبەتی ئەگەر هات و سەیری قوتابخانەکان و شوێنە گشتیەکان بکرێتن ئەوانە هەمووی کراون. بەڵام ئەگەر هات و ڕێکارەکان ڕێکاری بۆ نمونە ئەگەر مزگەوتەکان ڕێکاری وەزارەتی ئەوقاف بێتن یاخود قوتابخانەیەک ڕێکاری وەزارەتی تەربیە بێتن پەروەردە بێ ئەو کاتە ئەوە بابەتێکی ترە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا زۆربەی شوێنەکان کراون بەڵام بە پابەندبوونیان بە ڕێنمایەکانی تەندروستی. لە دوای هاتنی پەتای کۆڕۆنا و گرتنەبەری ڕێکارەکان بە پاساوی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکە زۆرترین کاریگەری لەسەر بۆنە و ناوەندە دینیەکان دانراوە. لەوانە داخستنی مزگەوتەکان و گرتنەبەری ڕێکار لە جەژن و بۆنە ئاینیەکاندا. ئێستاش کە سەرجەم شوێنەکان کراون بۆ نوێژی هەینی ڕێگە باکردنەوەی ژمارەیەک مزگەوت لە هەولێر نادرێت. ئەمەش گومانی دروست کردووە کە هۆکاری دیکەی لا پشتەوە بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.